کتێب باشترین هاوڕێیە ئەوە مێژووی خۆی هەیە لە هەموو دنیادا باس لەوە دەکرێت فیلسوفەکانی دنیا خوێندەوارەکانی دنیا زاناکانی دنیا هەر هەمویان لە کتێبەوە فکرەکانی خۆیان وەرگرتووە و توانا و ئیبداعات و داهێنانی خۆیان وەرگرتووە. داواکارم خوێندکاران مامۆستایان ڕۆشنبیران ئەدیبان کچان کوڕان هەموو لایەک ڕووبکەنە کتێب. ئێستا باشترین فرسەت هاتووەتە پێشەوە بۆ ئەوەی سەردانی کتێب بکەین بۆ ئەوەی بچین کتێبەکان ببینین. ئەویش لە سێهەمین پێشەنگای کتێب لە پێشانگای نێودەوڵەتی سلەیمانی کە لە 18/11 سازەکرێت. مێدەوارم هەمومان بەیەکەوە لەوێ بین بۆ ئەوەی کتێبی دڵخوازی خۆمان تەماشاکەین وەربگرین بکڕین بخوێنینەوە و گەشە بە فیکر و بە هوشیاری خۆمان بین.